هاوسەرگیری کاتژمێری سیغە و متعە و مسیار بازاڕی زیارەتکارانی کەربەلایان گەرمتر کردووە. أنا زوجتك نفسي لمدة ساعتين. ئەمە دیمەنی یەکێک لەو هەزاران هاوسەرگیریە ڕۆژانە و کاتژمێریانەیە کە لە ڕێوڕسمی چلەی ئیمام حوسێندا ئەنجام دەدرێت. هەر بەڕاست لە ژێر خێمەکانی ئەربەعین لە بەغدا و کەربەلا چی دەگوزارێت؟ ساڵانە ژمارەیەکی زۆر لە باوەڕدارانی مەزهەبی شیعە بە بۆنەی چلەی ئیمام حوسێنەوە سەردانی شارەکانی بەغدا، کەربەلا و نەجەف دەکەن. ئەوان بە ناوی زیارەتکردنەوە گەشتەکە دەکەن، بەڵام لەژێر ناوی زیارەتدا کارەتزێ و خێزەونەکانی بەشێکیان پەردەپۆش دەکرێت. لەوانە بەکرێدانی ئافرەتان و کچان، هاوسەرگیری یەک ڕۆژە و تەنانەت سیغەی نیو کاتژمێری. ئەرەمەش بووەتە هۆی ئەوەی کە جیا لە پەیڕەوانی شیعە لە ئێستادا ئیتر خەڵکی دیکەش بەشداری بکەن و ئەم پرۆسەیەش بووەتە بازرگانیەکی گەورە. صراحة ما طول وياك، كنت أفكر أي لزيارة في 40، فقلت أتصل وأسأل. خلال الفترة تقريبا أسبوعين بكون من هناك في العراق. عندكم في موكبكم أو تعرفون حد عند بنات حق الزواج، زواج المنقطع طبعا مو بالمتعة مثل ما يقولون؟ والله أيوة عندنا طبعا، وعندنا كل أنواع اللي تبيها. عندنا بنات إيرانيات أكثر وأرخص، لكن إذا كنت تبي العراقيات أيضا موجودين عندنا، نقدر ندبر لك. تمام، يعني شنو بنات الإيرانيات أرخص؟ طيب أنا صراحة كنت أفكر بالبنت الصغيرة، إيرانية صغيرة، ما بي حد كبيرة بالسن. عندكم؟ شوف إذا تبي صغيرة يعني عندنا عراقيات يعني الحد 15 سنة. طبعا يعني الفتاة الإيرانية من فوق 20 سنة، يعني من فوق 20 سنة أقل شوي، بس أقدر نجيب لك عراقيات أرخص. ئاخوندەکان ئەوانەی نووسینگەیان هەیە و تەنانەت بەشێکیشیان کە نووسینگەشیان نییە بە ناوی دین و مەزهەبی خۆیانەوە لەم ماوەیەی ساڵدا کچان و ئافرەتان بە پیاوان بەکرێ دەدەن. لەم نێوەشدا کچانی ئێرانی و عێراقی، کە کچانی ئێرانی خواستی زیاتریان لەسرە. هەرچەندە ئەم کارە نەشیاوانە لە یاسای عێراقدا قەدەغەیە، بەڵام ئەوان بە پاساوی شەرعی و بەنهێنی کاری خۆیان ئەنجام دەدەن. پارەیەکی خەیاڵی لەم ڕێگایەوە دەچێتە گیرفانیانەوە. هیچ کەسێکیش لێپرسینەوە و لێپێچینەوەیان لێ ناکات و بەردەوامن لە کاری خۆیان. تقريبا كم سعره من جداب؟ أنا صراحة محتار صراحة شوية. شوف الأسعار على حسب السن. البنت الصغيرة خصوصا إذا كانت عراقية السعر يبدأ من $150 للساعة. هذا طبعا أقل شيء قاعدة تبدأ، وراح يزيد حسب السن والجمال والسن. بس إذا إيرانية السعر يبدأ من $50 للساعة. أكيد أرخص العراقيات، ولكن إذا كان تحت السن 20 السعر راح يرتفع فوق $400 للساعة. بەسەدیەکە بە ناوی زیارەتەوە ئەوەندە دەنگی داوەتەوە و هێندە زۆر بووە کە خودی خەڵکەکە دەنگی ناڕەزایەتیان بەرز بووەتەوە. لەگەڵ یەکتر بە شەڕ دێن و ڤیدیۆیەوە کەسانە دەکەن کە خەریکی ئەنجامدان یان بەکرێدانی ئافرەتان و کچانن. ترسیان ئەوەیە نەخۆشی و بێئەخلاقی زیاتر لە کۆمەڵگەیاندا زیاتر بڵاو ببێتەوە. تاوەکو ئێستاش حکوومەتی عێراق بچووکترین بەدواداچوون و لێکۆڵینەوەی لەم پرسە نەکردووە. بۆیە پێویستە ناوەند و ڕێکخراوە پەیوەندیدارەکان هەرچی خێراتر بە دوواداچوون بۆ ئەم کارە نەشیاوانە بکەن. المرة منين لك؟ ها؟ حبيبته هاي الهوية. هويتك؟ حبيبته هاي الهوية موجودين. حبيبتك؟ حبيبتك شنو يعني؟ ها؟ شلون؟ ما سمعت. اصورك شنو؟ اصورك شلون؟ هذا موديل اشرك وبضحك فضيحة. انت وهاي الحبابة. حبيبتك شلون مسيطر الحقير. زين. هسه شوف انا عرفتك وصورتك وراح انشرك هسه شوف. فوج الاول فوج الزراف. انا ابوك ابو النيل ما طلعت ابن الكلب. سايق ولا بربوق دايح سايق وسلمى روحه بحضن ذوله البربوق سيار
انا على ابوهم لابو منين ما طلعوا ثياب، لا على والديهم.